سڵاوتان لەبێت پوختەیڤەرتان پێشکەش دەکەم. لە کۆتا گوتاری بانگەشەی حیزبەکەی لە هەولێر مەسعود بارزانی سەرۆکی پارتی دەڵێت گۆڕانکاری بەسەر کورسیەکانی پەرلەمانی عێراق نایەت و پێشتر دانراون. لە وەڵامی ئەم گوتەیەدا مستەفا عەبدوڵڵا ئەندامی مەکتەبی سیاسی یەکگرتووی ئیسلامی بەڤاری ڕاگەیاند. ئەگەر پێشتر کورسیەکان دابەش کرابن خەرجکردنی ئەو هەموو پارەیە مانای چییە؟ ئەو ئەندامەی مەکتەبی سیاسی یەکگرتوو دەژڵێت ئەوان پێشوەختە قسەیان لەسەر دیزاینی هەڵبژاردن نییە و چاوەڕوانی ئەنجامەکانن. بە گوتەی ئەو سەرکردەی یەکگرتوو ئەمریکا دەیەوێت حەشدی شابی لە حکومەتی داهاتووی عێراق خاتە دەرەوە. کایمقامێتی قەزای چەمچەماڵ ئاگاداری هاوڵاتیانی سنوورەکە دەکاتەوە کە فۆرمی خۆراکیان لەسەر پارێزگای کەرکووکە دەتوانن نیو بەرمیل نەوت بە نرخی 15,000 دینار وەربگرن. بە گوێرەی ڕاگەیاندراوەکە بۆ وەرگرتنی نەوتەکە کۆدی زیرەکی نەوت و کارتی بانکی سەرۆخێزانی دەوێت کە بڕی 15,000 دیناری تێدا بێت. ئاژانسی وێزەر ئەتڵاس تایبەت بە پێشبینیا کەژناسەکانی جیهان بڵاوی کردەوە لە 15 تاوەکو کۆتایی ئەم مانگە زنجیرەیەک شەپۆلی بارانبارین ڕوو لە هەرێمی کوردستان دەکات و پلەکانی گەرما بە شێوەیەکی بەرچاو نزم دەبنەوە. بە گوێرەی ئاژانسەکە لە مانگی 12ەوە بارانی چڕ دەبارێت و پلەکانی گەرما تاوەکو ئاستی سفر دادەبەزن. وەزیری دەرەوەی عێراق دەڵێت ئەمریکا بڕیاری داوە 6 گروپی چەکدار کە ناویان لە لیستی تیرۆری واشنتۆندایە بەژاریکردنیان لە حکومەتی داهاتووی عێراق قەدەغە بکات. فواد حوسێن لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ کەناڵی حەدەثی سعودی پێشبینی دەکات لە مانگی 6 یاخود 7 ساڵی داهاتوو حکومەتی نوێی عێراق پێک بهێنرێت.